ماوەی دوو هەفتەیە بەهۆی بەرزبوونەوەی نرخی تەماتە و کەمبوونەوەی لە بازاڕەکان کارکردن لە کارگەی قوتونانی دۆشاوی تەماتەی هەریر ڕاگیراوە. ئیدارەیە و کارگەیە داواکار بوون حکوومەتی هەرێم ڕێگا بە کارگەکەیان بدات تەماتە تەنها بۆ بەرهەمی لە قوتونان لە دەرەوەی وڵات هاوردە بکەن. لە کاتێکدا ئێستا بەرهەمی پێویستی ئەو کارگەیە لە بازاڕەکان و جوتیارانی هەرێمی کوردستان دەست ناکەوێت. کارەکانی ئەوەنەی لێرە تقریبان نزیکەی 100 کرێکارمان هەبوو لێرە ئێستا ناین بۆ کارکردن. بژێوی ژیانیشان لەسەر کارگەی دۆشاوی تەماتەی هەریر بوو. باشە ئێستا ئەوان هەمووان لە ماڵەوەنە سەبەبەکەشی ئەوەیە تەماتەکە گران بووە. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان بەهانامانەوە بێتە. یعنی بێتن ڕێگە چارەکمان پەیدا بکاتن بتوانین کە تەماتە لە ئیران هاوردە بکەن لە ئیرانی لە تورکیا لە هەر جێک بیت بۆ ئەوەی بتوانین بژێوی ژیانی ئەو کرێکارانە کە لێرە کار دەکەن بۆیان دابین بکەین بەڕاستی پێویستیان پێیە. کارگەی دۆشاوی تەماتەی هەریر ماوەی 4 مانگە دەستی بەکارەکانی کردووە. مانگێک لەمەوبەر بە شێوەیەکی ڕسمی کرایەوە ڕۆژانە زیاتر لە 100 تەن بەرهەمی تەماتە لە جوتیاران وەردەگرێت. نزیکەی 20 تەن بەرهەمی دۆشاوی تەماتەی لە قوتونانی دەخستە بازاڕەکان. ڕەوەستانی کارگەکە لە ئێستاە ئەگەڕێتەوە بۆ کەمی ڕێژەی تەماتە و هەروەها دوم شتیش گرانبوونی نرخی تەماتە چونکە ئێمە لە ناو کارگە کە کارەکەین ئەزانین بۆ نمونە کاتێک ئەو تەماتەیە دێت بەلایانی کەمەوە 4 کیلۆ 5 کیلۆ تەماتە پێویستە بۆی قوتوویەک ماجوونی لێ دەربچێتن. تۆ لە ئێستا ئەگەر کیلویەک تەماتە بە 1000 بکڕی یعنی 5 کیلۆ تەماتە ئەکاتە 5000 یعنی تۆ قوتووی ئەوە تەماتە لە بازارە ینی زۆر بە 1750 2000 ئەیفرۆشی. ئەمە لەلایانی ئابوووریەوە بۆ هیچ کارگەیەک دەرنایەت لە ئێستاە. لە سەرەتای بەگەڕخستنی کارگەی دۆشاوی تەماتەی هەریر زیاتر لە 100 هەلیکاری بۆ دەرچووی زانکۆ و پەیمانگەکانی ناوچەکەی ڕخساند. ئەوەی زیاتر خواستی لای هاوڵاتیان بوو بۆ کڕینی بەرهەمی ئەو کارگەیە 100% خۆماڵیبوونی بەرهەمەکەیان بوو. وەستانی کارگەکەش کاریگەری زۆری دەبێت لەسەر بژێوی ئەو کرێکارانەی لەو کارگەیە کاریان دەستکەوت بوو. دوای ساڵانێکی زۆری چاوەڕوانی زوتیاران بۆ کردنەوەی کارگەی دۆشاوی تەماتەی هەریر بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان بەڵام جارێکی تر ئەو کارگەیە داخرایەوە بەهۆی بەرزبوونەوەی نرخی تەماتە و کەمی لە بازاڕەکاندا. ئیدارەی ئەو کارگەیە داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگایان بدا لە دەواازە سنووریەکان تەماتە هاوردە بکەن بۆ ئەوەی درێژە بەکارەکانیان بدەن. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی هەریر.